ئێستا من زەڕورم لە بابەت ڕوون کەمەوە کە دواتر بۆ پەروەردەی سەحی پەروەردەی تەندروستی پێویستە و لە عینی کاتیشان لەوێەوە دەتوانین باس لەوە بکەین کە ئەو گواستنەوەیە کە لەو دوو جیانە وەکو گیانی بایۆلۆژی بۆ گیانی مرۆیی ڕوو دەدا لەکوێیە لە ڕێگەوەشەوە دەتوانین ئەو شوێنە دیاری بکەین. ئێمە کاتێک بیر لە ئەو بەشەی بوونمان دەکەینەوە کە بەویستی ئێمە نیە لەگەڵ ئەو بەشەی بوونمان کە بەویستی ئێمە جیاوازێکی ورد دەبینین لە نێوان خۆمان و زیندەوەرەکان، یعنی ئەوەی کە لە نێوان ئێمە و زیندەوەرەکانە جیاوازە ئەوەیە کە ئێمە لە شوێنەکە دارای ویستین، ئەم ویستە دەتوانێت فرمانەکانی ئەو جیانە ڕاگرین ترە فرمانەکە. بەڵام ئەمە لە ناو زیندەوەرەکانە ڕاگرتنی ناکرێت ڕابگیرێت، چکە لەوێ وارڕێک خراوە وجودیان کە ئەو فرمانانە ڕانەگیرن. تەمان ئەم بەشەی بابەتەکە باسی دوو ناوچەی جیاوازی زیندەوەر دەکەم کە بەمان شێوە مرۆڤ وەکو زیندەوەر. دوای ئەوەش دێمە سەر ئەوەی کە ئەم دوو ناوچەیە دواتر چۆن بە ویست نەفی دەکرێتەوە، یعنی فرمانەکانی ڕادەگیرێن بۆ ئەوەی فرمانی تر دروست بێەوە چۆن لە ناو خێزانە ئەو فرمانانە دەکرێت ڕابگیرێن و جۆرێکی تر لە جێبەجێکردنیان هێنێت. ئێستا دەچینەوە ناو ئەوەی کار پێ ئاشنا، هەندێک چەمکە گرنگە پێویستمانە بۆ نمونە و فرمانەکان پێویستە فرمانی پاراستنی تاک لەگەڵ فرمانی پاراستنی جۆر داینەجایکەینەوە، چونکە دوو فرمانە لە هەموو بوارەکانە کار دەکەن. جگەر لەوەش دەبێ پاڵنەر لە ویست جاکەین، یعنی ئەو شتێک کە پاڵنەرە و دەبێ بزانین پاڵنەر چییە، دەبێ بزانین دۆخ چییە، دەبێ بزانین بۆ نمونە ئازار چییە، چونکە ئەمانە هەمووی لە ناو جیازات کە لە جیازی بایۆلۆژی ئێمەیە کار دەکەن. ئازار چییە، خۆشی چییە، بێزکردنەوە چییە لە شتێک، حەزکردن لە شتێک چییە، و ئایا حەزکردن و بێزکردنەوە شتێکی بایۆلۆژین یانی بایۆلۆژی سەرفن یا شتانێکی ترن. طبعا دوو ناوچە هەیە لە ناو ئێمە، ناوچەیەک لە ناوەڕ زیندەوەرێکیشا هەیە، لە ڕێگەی شیکردنەوەی ئەمە بە دواداچوون بۆ ئەمە گەیشتمان هەندێک شتی لەبارەی هەندە مەسەلەوە کە لەوانەیە تا ئێستا وەکو پرسیار ینی بە دواداچوونی بۆ نەکرابێت و یا وەڵامێک دابێتەوە کە وەڵامەکە لەو شوێنەوە نییە کە من پێ دەچوو. خۆی پرسیارەکەوەیە بۆ نمونە ئەسپێک برسێتی، بەڵام تۆ گۆشت لە بەردەمیادا دەنێ گۆشتەکە لەوانەیە بۆنێکی بکاو و نێخوات، بۆچی ناخوات برسێتی چی ڕێگرا، چی فرمانەکە ڕادەگرێت، فرمانی بخۆ ڕادەگرێت کە برسێتیەکە ئەمە پاڵنەرەکەیە و جۆرێک لە ئازار دروست دەکات کاتێک کە برسیت دەبێت و ئەمە دۆخێکت پێ دەدات و دۆخە وەردەگری و لە ڕێگەی ئەو دۆخەوە فرمانەکە جێبەجێ دەکەی بەبێ تەمەن لێرا بیرکردنەوە نییە، لەو شتا وەکو ڕوو دەدات و زیندەوەرەکان جامی دەدات. یعنی ئەو تا برسی نەبێ ناخوا، دەبێت برسێتیەکە وەکو پاڵنەرێک بۆ جێبەجێکردنی فرمانی پاراستنی تا بکردیش. ئەی باشە لە حاڵەتێکا کە ئەسپەکە برسێتی بەڵام گیامان لە بەردەمیان داناوە نایخوا. طبعا حاڵەتێکی تری نەخواردنمان هەیە کە ئەم ئەسپە دوای ئەوەی گیاکەی خوارد، ئەو خواردنەی خواردکەی خۆیەتی کە تێر بوو ئەو کاتەی تر تۆ بە زۆریش بیدەیتێنا نەخوا. ئەم دوو نەخواردنە یعنی فرمانی بخۆ بە نەرێ مەخۆ تەواو جیاوازن و دەبێ ئەمانە جیاکەینەوە لە چه حاڵەتێکە
بڵێن ئەسپەکە کاتێک گیاکە ناخوا فەرمانی مەخۆ هەیە، بەڵام فەرمانی مەخۆ فەرمانە بایۆلۆجیە میکانیکیەکە نییە، یعنی لە برسێتیەکەوە پاڵنەرەکەی برسێتی نییە. و شتێکی تر هەیە کە پاڵ بە ئەسپەکەوە دەنێت گیاکە نەخوا. و ئەوەی پاڵی پێوە دەنێ دەبێت دیاریکەیشی کە ئەومان دیاری کردە و کاتە دەگەین بەو نەتیجەیەی کە چی وا دەکا ئەسب بزانێ خۆراکەکەی گیایە ئایا دەزانێ یا شتێکی ترە، خۆراکەکەی گیایە گۆشت نییە. ئەی بە چیا بۆ نمونە شێرێک دەزانێ خۆراکەکەی گۆشت و گیا نییە؟ ئەی باش ئەمە بینەوە بۆ گیانە مرۆیەکە. بە چیا مرۆڤ دەزانێت فلانەشت خۆراکی ئەوە و فلانەشت خۆراکی ئەوە؟ و ئەم هەڵبژاردنە لەکوێوە سەرچاوە دەبێت؟ ئەوەی کە هەڵبژاردن بۆ ئەسپەکە دەکات لە نێوان خۆراکەکانە، لە نێوان کۆمەڵە شتایەکیان دەکات بە بابەت بۆ جێبەجێکردنی فەرمانەکە ئەوانی تر ناکات. ئەمە چییە؟ لەناو زیندەوەرا چۆن ئەمە بوو؟ ئێستا یەکەم جار قسە لەسەر برسێتیەکە دەکەین وەک پاڵنەرێ بۆ جێبەجێکردنی فەرمانی بخۆ، با بزانین لەکوێ فەرمانی بخۆ دەگۆڕێ بۆ فەرمانی مەخۆ. جارێ ئێستا باسی برسێتی و ئازار دەکەین، باسی بێز و ئەوی تر ناکەینەوەی حەز و بێز کە لە ناو ئینسانە هەیە. ئەمە شتێکی ترە دەڕێگەی ئەمەوە جای دەکەینەوە کە ئەوە لەکوێوە دێ ئەم لەکوێوە دێ، دوو نظامی تەواو جیاواز. طبعا کاتێک گەدەی مرۆڤ بەتاڵ دەبێتەوە، گەدە خۆی دۆخی بەخشری هەیە کە پڕ دەبێت ئەوەی کە تایەتی ئامادەی دەکا بۆ جەستە و دەینێرێتە ناو جەستەوە، ینی بەخشەر. لەو شوێنەی کە گەدە پۆزتیڤە ینی پڕە، چی هەیە؟ تێری هەیە. تێری پۆزتیڤە، برسێتی نەگەتیڤە. و لە حاڵەتی تێریە، ینی حادۆخی تێری وا دەکا کە فەرمانەکە بەمەخۆ جێبەجێ بکرێت. یعنی چی؟ یعنی منداڵێک کە تێر بوو، ئیتر دایکەکە بە زۆر بیداتێ بەرگری دەکات لەوەی کە ئەو خۆراکە بخاتە ناو جەستەیەوە. بۆچی؟ چونکە چۆن لە ناو برسێتیە ئازار دروست دەبێت، لە ناو خۆراکی زۆریش خۆی ئینتیلا دەکەێت عینی شت ئازار دروست دەبێت. و ئەم ئازارە پاڵنەرە بۆ ئەوەی فەرمانەکە بە نەرێ جێبەجێ بکرێت، بە مەخۆ. یعنی ئەو کاتێک کە تۆ خواردنەکە تەواو تێر بوویت، زیندەوەرێک خۆراکەکە تەواو تێر بوو لە خۆراک، ئیتر ئەو کاتە فەرمانەکە پێچەوانە دەبێتەوە، فەرمانەکە لە بخۆوە دەبێ بە مەخۆ. یعنی ئەگەر فەرمانەکە پۆزتیڤ بوو، دۆخەکە نەگەتیڤە. ئەگەر دۆخەکە نەگەتیڤ بوو، فەرمانەکە پۆزتیڤە. یعنی چی؟ برسێتی کە برسیت دەبێت فەرمانەکە برسێتیەکە بەتاڵیە، ینی حاڵەتی بەخشی نییە، حاڵەتی بەتاڵبوونەوەیە. لەم حاڵەتی بەتاڵبوونەوەیە تۆ دەبێت فەرمانەکە بخۆیە، بەڵام برسێتی و بەتاڵبوونەوەیە. برسێتی نەگەتیڤە، بەڵام بخۆ پۆزتیڤە، یعنی بە پێچەوانەوەیە. فەرمان ئەگەر دۆخ نەگەتیڤ بوو و پۆزتیڤ بوو، ئەوە فەرمانەکە نەگەتیڤە. یعنی چی پۆزتیڤ بوو؟ یعنی ئەگەر معیدەت پڕ بوو هی زیندەوەرەکە، ئەوە دۆخی بەخشین دەکەوێتە دۆخی بەخشینەوە، لە دۆخی وەرگرەوە دەکەوێتە دۆخی بەخشین، ئەو کاتە پۆزتیڤە. بەڵام فەرمانەکە چی لێ کە تێر بوویت دەبێتە نەرێ، لە بخۆوە دەبێتە مەخۆ. ئەی کە بەتاڵ بوویەوە، ئەو کاتە دۆخەکە دەبێت بە نەگەتیڤ، ئەو کاتە فەرمانەکە دەبێت بە پۆزتیڤ، ئەو کاتە فەرمانەکە بە بخۆیە. ئەمە شتێکی میکانیکی
يعني جەستە وفعلا ئەو بۆچوونەی دیکارت کە لەبارەی جەستەوە پێی وایە جەستە ئامێرێکی لەناو خۆیان بە شکلێکی میکانیکی کار دەکات تا ئەم شوێنە تەواو وفعلا جەستە کارێکی میکانیکی دەکات بەڵام ئەو کارە میکانیکی دیکار لە ڕێگەی کۆمەڵێ ئۆرگانی زیندووەوە دەکات یعنی ئەمە هەر لەناو فیزیکە ئێمە فیزیکمان جێنێت ئەوەی کە وا دەکات کە لەگەڵ فیزیک جیابێتە نا ئەوەی ئۆرگانەکان زیندوو و ئێمە لەم حاڵەتە فرمانەکە دەزانین لەکوێ لە ئەرێوە دەبێت بەنەرێ یعنی ئەسپەکە ئەگەر گیاکەی خوارد ئەگەر برسی بوو حاڵەتەکەی نێگەتیڤە دەبێت فرمانی بخۆ لەسەر گیاکە جێبەجێکە گیاکە بابەتی جێبەجێکە بێت بەڵام دوای ئەوە گیاکەی خوارد تەبەن ئەو گیاکە بەدەست دێنێ و هەر بەربەستێک تێک دەشکێنێکە لە بەردەمی بابەتەکە بێ بۆی پێ بگا ئەوەی کە لەوانەکەی ترا باس بکە یعنی لێرە فرمانەکە لە ڕێگەی تێکشکانی بربەستەکانەوە جێبەجێ دەکات چ کاتێک ئەو کاتێک کە برسی بوو ئەو کاتێک دۆخەکەی دۆخێکی نێگەتیڤ فرمانەکە پۆزیتیڤە و هەر بربەستێک بێتە بەردەمی تێکی دەشکێنێ بۆەوەی لە پشت بربەستەکەەوە بابەتەکەی بەدەست بێنێ گیاکە بەدەست بەڵام ئەگەر هاتوو تێر بوو و لە دەرەوە هێزێک گویستی زەخت بەهێز گیاکەی پێ بدا ئەو چی دەکا ئەو بەربەست دادەنێ لە بەردەمەوەی ئەو خۆراکە بچێتە ژوور ئەوی تریان بەربەست شکێنە بەڵام ئەم بەربەستدانەرە لە بەردەم خۆراکەکە و بۆچی چووکە هەلێرە فرمانەکە بەمەخۆیە و مەخۆ ئەگەر تۆ دەبێت بەرگری بکەی ئەمە هەر بەرگریە لەمانەوە ئەوە هەمووی فرمانی پاراستنی جۆرە یعنی بەنێرێکە ببوون فرمانی پاراستنی تاکە بەنێرێکە ئەسپە خۆی دەپارێزێ خۆی دەیاوێتەوە لە ژیان بە ئەرێکەش خۆی دەیاوێت ئەگەر بێت و ئەسپەکە گیای زۆرتری بدەیتێ مەترسی لە سەرمانی یعنی زیاتر لەوەی کە دەیخوا مرۆڤ کە زیاتر لەوەی کە دەخوا ئینتیلا دەکات ینی ژیانی دەکەوێتە مەترسیەوە لەبەر ئەوە لێرە چی ڕوودەدا بەربەست دروست دەکات یعنی لێرە فرمانی پاراستنی خۆی لە ڕێگەی بەرگریەوە لە بابەتەکە هاتنە ژوورەوەی بابەتەکە جێبەجێ دەکات بەڵام لەوی تریانە لە ڕێگەی شکاردنی بەربەستەکانەوە فرمانەکە جێبەجێ دەکات یعنی ئەسپەکە لە دۆخێکیانە شکێنەرە پەلاماردەرە بەڵام لە دۆخێکی تریانە بەرگریکار ئەوی تر پەلاماری دەدا و ئەم بەرگری دەکات بەڵام پەلاماردانەکە لەکوێیە لەوایە کە خۆراکەکە بە زۆر دەیدا باس و لێرە ئەسپەکە یاخی دەبێت وەکو وایە تووزانم دەرمانێک بە زۆر بیدەی بە مناڵ کە دەزانێت تاڵا دەرمانەکە سڵ لە دەرمانەکە دەکاتەوە ئەمە تا ئێرە ئەوەی کە بایۆلۆژیە ڕوومان کردەوە بەڵام شتێکی تر هەیە لەناو مرۆڤە هەر لەناو زیندەوەریش هەیە ئەویش ئۆرگانی هەستەوەرەکان یعنی ببوورن سیستەمی کارکردنی هەستەوەرەکانە کە ئۆرگانەکانی هەستەوەرەکانە نەک ئۆرگانە بایۆلۆجیەکان یعنی ئێمە سیستەمێکی بایۆلۆجیمان هەیە سیستەمێکی هەستێکیمان هەیە سیستەمە هەستێکیەکە وەزیفەیەکی هەیە سیستەمە بایۆلۆجیەکە وەزیفەیەکی تری هەیە وەکو وتمان سیستەمە بایۆلۆجیەکە بە شکلێکی میکانیکی سەرف کار دەکات بەڵام سیستەمە هەستێکیەکە سیستەمێکی و ئەوەشە لە سەرەتای سەرهەڵدانی زانستی ئەوروپی لە ڕاستیە ئەم سیستەمە سیستەمی هەستەکی دەخرێتە دەرەوەی زانست و ئەم شتانە بڵێن تامکردن و بۆنکردن و ئەمانە کە هەن ئەو هەستانەی کە هەن هەستی ئەمانە دەخرێتە دەرەوەی تەنانەت یعنی وەکو بڵێ زانستەوە کە چی بکاتەوە ئەمانە لەناو سەرەتاکانی سەرهەڵدانی فەلسەفەی ئەوروپی بە کۆمەڵێ خاصیەتی عارەزی ڕواڵەتی کە گرنگ نین یعنی هەبن بەڵام شتەکانی تر بۆن و نەتەنانەت تامبۆنی شتەکان ئەوانەی کە مادیشن ئەمانە بە نسبەت مادەوە لای ئەوان خەسرەتێکی یعنی هینە عارەزیە و هیچ گرنگ نییە یعنی گرنگ نییە بۆ نمونە ئێمە تامی شەکر بزانین گرنگ پێکاتەکەی شەکرەکەیە یا
تامی چوزانم سماق بزانین هەر شتێکی تر لەوە ببورن شەکر بێ یا هەر مادەیەکی تر کە مادە بێت ئێمە تام پێ بزانین وە زۆر مناقەشێکی زۆرە ئایا ئەو تامە ئەو شتە هەیەتی یا ئێمە پێی دەدەین یعنی لەناو شتەکە تام هەیە شتێک گەیە ئێمە تامیکەین ئایا ئێمە تامی شتێک دەکەین یا فعلەن تام هەر لە زمانی ئێمە یعنی وجودێکی نییە وجودی نییە لەناو شتەکە و ئەمە تا ئەو شوێن دەڕوا کە فعلەن ئەو شتە تامیتیانە مەوزوعەکە شتێکە لەناو ئەمە ڕووی دەدا بەبێ ئەوەی لە شتەکە هەبێت بەڵام تاوان دواتر نازانم بەرەو کوێ بابەتە گفتوگۆیە سەر بەرەو کوێ دەکێشێەوە تەفسیرەکەی ئێستا بۆ لێکدانەوەی ئێستا بۆ ئەو هەستەکان چییە هەستەوەرەکان چییە و هەوزکردنی کە هەیە چۆنە بەتایبەتی تام و بۆن ئەمانە نازانم بۆ کوێ گەیشتۆ تا ئێستا یانی ئەو سەرچاوانی کە دەبارەی ئەو کێشەوەەوە دەبێت بەڕاستی ئاگاداریانی بەڵام ئەمە کێشەیە کە هەیە من ئەوەی گرنگە ئێستا من دەمەوێت لە ڕوانگەیەکی ترەوە لە شوێنێکی ترەوە باس لەمە بکەم لە ڕێگەی ئەو دنیایەوە لە ئەو گەشتەوە کە کردومانە بەناو بابەتەکە کە بۆ ئێوە ئاشنایە چەمکەکان واز دەکەم زۆر بە ڕۆشنی بۆ دەردەکەوێت یان ئێستەکە شتەکە ڕوون دەکەمەوە جیازی ئێستەکی ئێمە بۆ نمونە لە خواردنە بابەتێک کە هەیە لە ڕێگەی چۆن تۆ کە برسیت دەبێ ئازار پاڵنەرەکەیە لە میترا لە ناو هەستەکانە بێزکردنەوە هەیە بێزکردنەوە وا لێ دەکا کە تۆ فرمانی مەخۆجێ بدێت کە تۆ شتێکت بینی بێزت لێ کردەوە نایخۆ واوەی کە پاڵت پێوە دەنێ بیخۆی لە ناو سیستەمە هەستێکەکە حەزکردنە لەو شتە یعنی حەز هەیە لەگەڵ بێزە بێزکردنەوە لەوی تریشا برسێتی ئازارەکە دروست دەکا بەڵام کە تۆ تێر دەبی خۆشیە نازانم مستەلحەک نازانم چ مستەلحەک بەکاربێنە لە میزاناوەیە هەست دەکەم خۆشی ناتوانێەوە بگەێنێ بەڵام لە دوای نان خواردن ئێمە دەزانین دۆخێکی ئیسراحەتمانێ کوبڵەی لە ئازار و ناڕەحەتیەکەی کە بۆمان دروست دەبێت جۆرێک لە ئیسراحەت و ڕەحەتی دروست دەبێت لەینەکە یعنی دەکرێت بە دۆخێکی ناڕەحەت و دۆخێکی ڕەحەت ئێمە بتوانین دیاریکەین بەڵام لە ڕاستیشا ئێمە کاتێککە برسیمان دەبێت هەست بە ئێشێکیش دەکەین جۆرێک لە ئێش هەستی پێ دەکەین کە هەیە وەرحەڵەوەیە جۆرێک بێ یەکێکیان ئازارە ئێشە هەشتێکی تر لەو بابەتەیە پاڵنەرە لە میتریشانە بێزکردنەوە هەیە لە بەرامبەر بێزکردنەوە حەزکردن ئەو ئەمسی نظامە هەستەکیە بۆ نمونە دەکرێت ئێمە لە ڕێگەی ئەمەوە ئەوە دیاریکەین کە ئەسپەکە بۆچی گۆشتەکە ناخوا لە کاتێکا برسێتی لە کاتێکا دانەکانی باشن بخوات لە کاتێکا جەستەی و ئەوانە مهەیەە بۆ خواردنەوە خۆراکە یعنی مۆزوعەکە لەگرانیە کە مهەیەە یا مهەیە دەتوانێت بیخوایانە ئەم دەتوانێت بیخوا بەڵام ئەی چی ڕای دەگرێت گۆشتەکە بخوا و ئەم ئەسپە کە بۆنی گۆشتەکە دەکات لە ڕێگەی بۆنەکەوە یا لە ڕێگەی تامەوە بێزی لێ دەکات کە بێزی لێ کردەوە یەکسەر فرمانەکە دەبێت بەچی بەمەخۆ وەکۆ وایە کە تێر ببێت دوایەوە کە تێر دەبێت ئیتر دوای ئەوە حەزم لە بووینەکەی بۆ خواردنەکە نامێنێ و هەز بە ئازار دەکات دەزانێت کە بیخوا لەبەرەوە نایخوا فرمانەکە ڕادەوەستێت یعنی دەبێت بە نەرێ مەخۆ دروست دەبێت لە حەزا چی دروست دەبێت بخۆ دروست دەبێت کە حەزت لە خواردنە کرد بخۆ دروست دەبێت کە بێزت لێ کردەوە لە بێزکردنەوە مەخۆ دروست دەبێت بەڵام ئەم بخۆ مەخۆیە جیاوازە لە بخۆی تێربوون و مەخۆی تێربوون و بخۆی برسی بوون ئەمەیان هیچ پەیوەندێکی بە برسی بوون ئێمە زۆر جار برسیمان نییە بەڵام حەزمان لە شتێکە دەیخۆین و دەزانین ینی ئازارمان پێ دەکەین ینی چوزانم ئینتیلاک لەبەرەوە ئەمە عیلاقەی بە برسیبوونەوە نییە کاتێک ئێمە دێین گیایەکمان لەبەردەم ئەسپەکە داناوە ئەسپەکە لەبەر ئەوە تێر بۆ گیاکە ناخوا ئەگەر کەسێک ئاگاداری ئەمە نەبێت ئەمە نەزانێت یعنی کە ئەسب وایە گیا دەخوا
وەکاتێ لە حاڵەتی تێریای گیاکەی لە بەردەمایە لێ ئەو نازانێ ئایا ئەم ئەسپە لەبەر ئەوەی تێرە گیاکە ناخوایە لەبەر ئەوەی بێزی لێ دەکاتەوە. یعنی ئەمە ناتوانانی دیاریکەی ئەگەر دێت و تۆ نەزانی کە ئەسپەکە لە حاڵەتی برسێتیا چی دەکات، گیاکە دەخوایە گۆشتەکە دەخوا. ئەی باش ئەمە وەزیفەی چی؟ ئەمە وەزیفەی ئەوەیە کە ئەسپ بابەتی خواردنەکەی هەموو شتێک. تەبەن ئەمە یعنی بە وردی پێم باشە یعنی بیری لێکەنەوە، چونکە ئێمە وا دەزانین یعنی جۆرێک لە تێکەڵیەیە لەگەڵ ئیرادا لە کاتێکا ئیرادە نییە. ئەمە ویستی هەڵبژاردنە، بەڵام ئەمە ویست نییە. ئەمەی لێرە هەڵبژاردنەکە دەکات بۆ ئەسپەکە، بۆ مەڕەکە، بۆ فڵان ویست نییە. یعنی مەڕەکە ویستی هەڵبژاردنیتیانە بڵێ ئەمەیان دەخۆم ئەوەیان نەخۆم. ئەی ئەمە چییە؟ ئەمە فعلاً بێزە. بێزەکە وا دەکات کە ئەوە نەخوا و حەزەکە وا دەکات ئەوە بخوا. و من پێم وایە لە نظامە سروشتەکە ئەگەر بە سروشتی ئەمە ڕاگری فعلاً ئەمە لەلایەکەوە یعنی ئەوەی حیوانێک بێزی لێ دەکاتەوە ئەوە لامان کاتا یعنی خواردنەکەی لەوانەیە ببێتە سەبەبی ئەوەی کە پاراستنی مانەوەکەی یعنی تەسیر لەمانەوە یعنی زەرەر لەمانەوە. بەڵام ئێمە لەوانەیە بیرکەینەوە لەوەی کە دەکرێت فعلاً ئەسپێک گۆشت بخوا وەزنیشی کاوچ زانین یعنی نازانم فعلاً ئەوە ئەنزیمانەی کە بۆ گۆشتێکەیە کە ئەینی دەکات بە ئەسپێکەیەتی ئایا هەر بۆ گیاهەتی یا بۆ شتەکانی تیژەیەتی ئەوە زیاتر مامۆستا جیاوازە. یعنی ئەو ئەنزیمانە ئەسپێک ئەوانەی گۆشتخۆرەکان لەگەڵ گیاخۆرەکان جیاوازە. ئێمە بۆچی ناتوانین بوونە گیاکان بخۆین؟ ئەو ئەنزیمانیە کە ئەو کۆمەڵە مادەی بەس گیای ئەمە دەتوانین بین. ئاخر جیاوازە ناتوانین بۆونە کاڵی بخۆین کە ئەزم نابێت پێدەشمانە. ئەو ئەنزیمانەمان نەقسە. یعنی بۆیە ناتوانین ئەمێنێتەوە. تەنانەت هەندێک گیاش کە ئێستا ئەخورێت وەکو سروشتی خۆشە بۆ گەدەمان دروستەکەن. یعنی زۆر بە خوستی ناو گەدەمانە هەزمە بێت. پێ بگۆڕێن بۆ کۆمەڵە مادەی. یعنی بە پێی بایۆلۆژی بێ مرۆڤ گۆشتخۆرە یا گیاخۆر؟ همه جور همه چشم خواهد بله مامۆستا سەباتۆش مرۆڤ ئەنزیمی سیلیز نییە. باشە ئەنزیمی سیلیز تایبەتە بە هەستکردنی مادە ڕۆکێکانە، بەڵام لەناو شیوانە ئەنزیمی سیلیز هەیە کە توانێت ئەی پرسیارەکە وایە بۆچی لەگەڵ ئەوەشا ئێمە گیاخۆر؟ بالفعل وایە ئەمە مرۆڤ هەمە چەشنەخوارە. ئەی ئەو مادەیەتیان نەبێت چۆن هەرز نابێت، ئەم ئیسفادە لێ ناکەین. ئەوەی کە لە ڕۆکەکە هەیە وەکو ڕیشاوەکە هەرز نابێت و ئەچێتە دەرەوە. ئەی بۆ دەیخۆی؟ لەبەرەوەشتی تریتە. ئیسفادە لە توخمەکان دەکەین، ئیسفادە لە توخم و کارزەکانی. ئێستا ئێوە وەکو ئێستا ئێوە لە شوێنێک بیر دەکەنەوە جاوە بۆیە ئەو پرسیارانە دەکەم. ئێستا ئێوە لەناو جیهانە مرۆییەکە بیر دەکەن. طبعاً یعنی ئێستا ئێوە بە نظامێکی تەندروستی بیر دەکەنەوە کە لەناو زیندەوەرانە نظامی تەندروستی نییە وانە؟ خۆی لە ڕووی بایۆلۆژیەوە گیانەوەران کۆلەن کران بۆ سێ لە ڕووی خواردنەوە بۆ گیاخۆر گۆشتخۆر هەمە چەشنەخوار. اینجا ئەمە طبعاً بە پێی پێکهاتەی بایۆلۆژی گیانەوەرەکە بە پێی پێکهاتەی ددانیان باسیەکەی. ئەوانەی کە گۆشتخۆرن پێکهاتەی ددانیان تیژە، ئەوانەی کە گیاخۆرن پێکهاتەی ددانیان تیژ نییە. لە باڵندەکانیشە بە هەمان شێوە. لە باڵندەکانە ئەوانەی کە گیاخۆرن، ئەوانەی کە گۆشتخۆرن دەنووکیان تیژ و چەماوەیە. ئەوانەی کە ئەوە وایە لە ڕووی بایۆلۆژیەوە گونجاوە، بەس ئەوە بەڵێ بەس ئەوە ناکات کە نەتوانێت بۆ نمونە گۆشتێک تۆ بۆی نەرم بکەیتەوە بیت بۆی پارچە پارچەکە ئامادەیکەی. یعنی مشکلەکە ئەوەی کەوتت ئێمە هەر لە خۆمان ناتوانین شتێ بخۆین هەتاوەکو سیستمی دەماریمان یا هەستەکیمان کەواست کرد ڕێگەمان پێنەدا. کاتێک کە من برسیم ئەبێت هۆرمۆن دەڕێژرێت و ئەمە دەستی بەسەرا گیراوە لەلایەن کۆئەندامی دەماری ئێمەوە. ئەم کۆئەندامی دەمارە کە هەستەکان بەشێکن لەوەی حەزەکەم هەستە وەرگرەکە بگۆڕی بە هەستە ئەندام. لەناو مرۆڤ هەستە ئەندام هەیە، هەستە وەرگر یەک خانەیە.
ئەوەی کە شتەکە ڕوونتر بێت ئەوە ئەندامانی کە هەمان پێنج هەستە ئەندامانەیە کە سەر بە کۆندامی هەستی ئێمە کە بە ئاواەوەی بخۆن کۆندامی دەمارە لای ئێمە ینی کاتێکەوە برسیمە بێت کۆندامی دەمارم ڕێگەم پێدا پێمەڵێ برسیتە شتێ بۆ پێویست بە شتێکە ینی کە نێگەتیڤم بۆیە ئەمە هەموو ڕەبتە ینی هیچ هۆرمۆنێک لە شار دەرنادرێت هەتا وەکو کۆندامی دەمار پێی نەڵێت خۆی کۆندامی دەمار فرمانەکە لەوێ دێت ینی کە ئێمە دەڵێن فرمانی بخۆ خۆی لەوێ دێت لە مێشکەوە فرمانی بخۆ دێت لەوێوە فرمانەکە دێ ئەنزیمەکان دەڕێژێن و ئەو کاتە دۆخ دروست دەکەن دۆخی برسێتی دۆخی ئازار لەگەڵ یاد لەوانەیە دروست بێت ئەمانی کە لە پاڵنەرەکان دروست دەکەن ینی فرمانەکە پاڵنەرەکە دروست دەکات لە ڕێگەی ئەو شتانەی کە دێکا لە ناوجەستا ئەوەزیمە شتانە دەڕێژێت ئەمە دۆخێک دروست دەکات بۆ ئەوەی ئەو حیوانە زیندەوەرە ئامادە ببێ بۆ جێبەجێکردنی فرمانەکە ینی ئیستعدادی تیا دروست دەکات بۆ نمونە تۆ ئیشتیها شتێکە کە ئیستعدادت تیا دروست دەکات بۆ خواردن بۆ فرمانی بخۆ جێبەجێکردن بەزەوەی کە من لێرە باسی دەکەم ئەوەیە چۆن بتوانین بزانین ینی ئایا سیستەمی هەستەکی زیندەوەر کەوتم بە بێز و حەز ئیشەکە ینی لێرە ئایا ئەو نییە ئەوە دیاری دەکات کە ئەو حیوانە چی بخوا و چی نەخوا چکە حیوانەکە و لێبدانەوە توبیەی وەکو ئێوەی کە لەو مەجاالە شارەزان نییە یعنی ئەو نازانێ ئەمە جسمی چی تایە فلانی تایە دەبێ ئەمە بخوا نابێ ئەمە بخوا ئێمە ئەلێرە یەکسەر دەچینە ناو نظامە ناو گیانە مرۆیەکە کە ئێمە دامان ناخۆمان چی بخۆین و چی نەخۆین ئەو کاتەی تر ئێمەین خاوەنی گیانە ئەوە ئێمەین دیاری دەکەین کە چی بخورێت و چی نەخورێت و هەموو سیستەمێکی صحی تەندروستی سیستەمێکە مرۆڤ دایێنەوە لە ڕێگەی ئەو زانینیکە هەیەی و ئەم سیستەمێک نییە کە لە ناو گیانە بایۆلۆجیەکە کار ئەوە سیستەمێکە نەفی سیستەمە ئەوەی ناو گیانە بایۆلۆجیەکە دەکات وەکو فرمان ئەو کاتە ئێمە دکتۆرێک پێمان دەڵێت دەبێ ئەوە بخۆیت ئەوە جارێ ئەسەر من بێزی لێ دەکەمەوە بەڵام دەبێت بیخۆم یانی چی ینی فرمانی سیستەم هەستەکیەکەم تێکشکاندن بۆ نمونە من لەو کاتا برسیم نییە بەڵام ئەو حەبەش ڕەبتی بە برسێتێکی و حەزیش ناکەم بیخۆم و برسێتیەکەش واناکا کە منەوە حەبە بخۆم چکە ئەو حەبە بابەتی برسێتی نییە کەم گۆش نییە خواردن نییە من بیخۆم و ئەمە حەڕێک دەچێتە دەرەوەی سیستەمی ینی هەم هەستێکیەکە یان بایۆلۆژی کەواتە ئینسان شتێکی لە دەرەوەی ئەم نظامە بایۆلۆژی دروست کرد و ئەو لەبێەوە فرمان دەردەچێت ینی فرمان دەجاتیەوەی لە مێشکەوە دەرچێ لە وەزارەتی سەحەوە دەرچێت لە لای دکتۆرێکەوە دەردەچێت یعنی ئەو کاتە ئەوەی کە فرمان دەرەکەی لە لای من وەکو مرۆڤ لە ناو گیانە مرۆیەکە ئیتر مێشکی من نییە لە ڕاستیان ئیتر ئەو دکتۆرەیە کە دانیشتووە ئەو نظامە سیستەمە سەحیەیە کە دکتۆرەکە ئەو زانینەیە کە ئەو دکتۆرە هەیەتی لە ڕێگەیەوە فرمانەکە دەردەکات کە من چی نەخۆم و چی بخۆم و ئەلێرا ئیتر ئەمە دنیای مرۆڤەکانە ئەمە دنیایەکە ڕەبتی بە گیانە بایۆلۆژیەکەوە نییە و ئەگەر بە ئاتایە و ئەم نەفیکردنەوەی ئەو دوو سیستەمە نەبوایە ئیمکانی ئەوە نەبوو گیانە مرۆیەکە دروست بێت کەواتە گیانی مرۆیی لە دەرەوەی ئەم دوو سیستەمە دروست بووە و کاتێک ئێمە مێشکمان هێناوەتە دەرێ خستومانەتەوە وەکو بڵێ لە جاتیەوەی مێشکمانیشەکە بکە فرمانەکە دەکا دکتۆرێک دەری دەکایە سیستەمێکی تۆبێکەوە دەری دەکا ئەو کاتە ئێمە لەژێر حوکمی گیانە بایۆلۆژیەکانی ئێمە لەژێر حوکمی گیانە مرۆییەکانەوە وایە خێزانەکە بۆ نمونە یا ئەو شوێنەی کە تایە هەیە ئەو نظامێکی سەحی هەیە نظامە سەحیەکە کە هەیە فرمان لەر دەکا و خەڵکە چی بخوات و چی نەخوا ئەو کاتە ئەو ڕۆڵی مێشکەکە دەبینی
چونکە ئەو فەرماندەرە و ئەو دەتوانێت وا لێ بکات تۆ برسی بە برسێتی بمێنیتەوە بۆ مانەوەی زیاتر ئەم کاتە لێرە نظامی سیستەمی مانەوە ئەوەی کە ئیش دەکات لە ناو زیندەوەرە لە ناو جیانە بایۆلۆجیەکە ئەمە تعتیل کراوە بۆچی چونکە ئەوەی کە ئەمە دەیکات تەبیبەکە دەیکات بڵێن مێشکەکە لە ناو کۆمەلگا دەیکات لە دەرەوەی منەوە دەیکات فەرمانم پێدەدا دەبێت جێبەجێ بکەم ئیتر ئەمە نییە لێرە نییە لە دەرەوەی هاتوۆتە دەرەوە فرمان دەرەکە هاتوۆتە دەرەوە فرمان دەرەکە جاری وایە فرمانێک دەردەکا کە من شتێک بخۆم کە هەم ئەوە دەشکێنێ فرمانی ئینە ئۆرگانیەکە دەشکێنێ هەم فرمانی ئەستەکێکەش دەشکێنێ یعنی من بێزی لێ دەکەمەوە برسیشم نییە دەبێ بیخۆم کەواتە دوو فرمانەکەی تێکشکات یعنی ئەو حاکمە لەسەر ئەوەی کە بایۆلۆجی ئەو توانای لێکدانەوە لێکۆڵینەوەی نییە بزانێت چی باش و چی باش نییە بۆی کەوا پێویستە سیستەمەکە لە ناویا هەبێت بەس ئینسان ئەو توانایی هەیە بۆی لێکدانەوە بکات بۆ باشەوە بکات ئینسان ئەگەر بۆ کارێکی بایۆلۆجی وەریگری خۆی لە شوێنەکە شتی تریش دەکات لە ڕاستیە کە وای لێ دەکات نەخۆش پێ ینی فزولیە حەز دەکات بخوا یانی ئەگەر بێت و بەپێی کاینێکی بایۆلۆجی تەنها کاینێکی بایۆلۆجی وایە بۆیە من دەڵێم ئینسان کە هاتووەتە بوون تەناوە کاینێکی بایۆلۆجی نەهاتووە بە کاینێکی عەقڵیش یعنی پێکەوە ئەم دوانە لە ناو وجودی هەیە ئەمە شتێک نییە لە ناو نظامە بایۆلۆجیەکە ئێمە بتوانین فەرزی کەین بڵێن دەگەر ماوەیەک ئەمە لە دەوروبەرە جیاجیەکانە ئیشی کردن وا ئیش دەکات ئەمە سیستەمە وا تەنها ئەگەری تازە بەکاردێن وەکەوە یاری شەترەنج بکەین ئێمە یاری شەترەنج کۆمەڵە لای شەترەنجە ئەگەری لە کاتێک بارودۆخ دروست دەبێت ئەگەری تازە وەردەگرین ئەگەرێک لەوانەیە تاقیمان نەکردێتەوە بێشتر بەڵام نظامە کارەمان نظام و سیستەم نابۆن لە ناو بوونەوەری بایۆلۆجیشە دەوروبەر بگۆڕێ ئەگەر دەگۆڕێ سیستەم ناگۆڕێ کە سیستەم نەگۆڕا لەم دوو سیستەمە ممکن نییە ئەو نظامە سەحیە بکەوێت یعنی بوونەوەرێکی عاقڵ بکەوێتەوە کە سیستەمێکی تر بۆ خۆی دابنێ کە سیستەمێکی عەقڵانی باشە یعنی ممکن نییە ئەمەی کە تەنها فەرمان جێبەجێکەرە و نەریت جێبەجێکەرە نەریتەکە خۆی دانەناوە هەر بەم نظامی کە تایەتی ببێ بە کائینێ کە دەتوانێت نەریت دانێ و نەریتی جێبەجێ بکات و دەتوانێت دەستکاری یەک دنیاشت بدا ئەم کائینە ممکن نییە لە گیانە بایۆلۆجیەکەوە بە هەر سەبەبێت بێت وەکەوەی کە دەوروبەری سەختتر دەبینێ و بۆ واتێ دەپەڕێ و ئەمە ئیتر دەبێت ینی گەشە دەکات و پەرە دەسێنە نازانم بۆچی ئەمە ممکن چونکە ئەمە وەکوتم ئەم دوو سیستەمەیش کردە نە سیستەمە ئەستەکیەکەت نە سیستەمە بایۆلۆجیەکەت ئەگەری ئەوەی تیانە ئیمکانی ئەوەی تیانە بەهۆی مارەسەکردنی ئەم سیستەمەوە لەلایەن ئەم بوونەوەرەوە ئەم بوونەوەرە بەرەو بوونەوەرێکی عاقڵ بڕوا کە خۆی دەتوانێت نەریت دانێ و خۆی دەتوانێت نەریت جێبەجێ بکات جا لێراوەی کە گرنگە ئێستا ئێمە با جایکەین ئەم بوونەوەرە عاقڵە ئێمە جارێ باسی ناکەین ئێمە باسی ئینسان دەکەین وەک حیوانێک ئینسانەکە وەک حیوانێک ئەوەی بۆی اختیار دەکات چی بابەتە بۆ جێبەجێکردنی فەرمانەکە و چی بابەت نییە ئەم سیستەماستەکێ لە ڕێگەی بۆن لە ڕێگەی تام لە ڕێگەی ئەمانەوە ئەم حیوانە ئەمە ناخوا بەڵام ئەوە دەخوا کەواتە سیستەمە هەستێکێکە ئەو بۆی دیاری دەکات چی بخوا و چی نەخوا بەڵام سیستەمە بایۆلۆجیەکە ئەوەی بۆ دیاری دەکات ئەوەی کە سیستەمە هەستێکەکە دیاری کردووە وەک بابەتی خواردنەکە کەی بیخوا و کەی نەیخوا یعنی ئەوەی بایۆلۆجیە ڕەبتە بەکاتەوە و ئەو کەیەکەی بۆ دیاری دەکات چ کاتێک فەرمانەکە بە ئەرێ جێبەجێ بکات چ کاتێک فەرمانەکە بە نەرێ جێبەجێ بکات بەڵام نظامە هەستەکێکە بۆی دیاری دەکات چی بخوا و چی نەخوا یعنی بۆی دیاری دەکات کامە بابەتی خواردنەکەی کە بۆی دیاری کرد ئەم حیوانە ئەم زیندەوەرە تەنها جەنگ بۆ ئەو بابەتە دەکات بربەستەکان بۆ ئەو بابەتە دەشکێنێ شتەکانی تر بابەت نابن بە بابەت
يعني ئەمە وای لێ دەکا کە ئەوە ببینێ کە بۆی ڕادەکات فرمانەکەی لەسەر جێبەجێ دەکات یعنی بابەتکردنی شتێک بۆ فرمانی جێبەجێکردنی پاراستنی تاک لەلایەن زیندەوەرێکەوە لە ڕێگەی سیستەمە هەستێکێکەوە وە سیستەمە هەستێکێکەش لە ڕاستیا یعنی بیۆ هەستێکی یعنی لە هەمان کاتا بیۆ بایۆلۆجیشە سایکۆلۆجیشە یعنی شتێکە نە هەستێکی پوختە نە بایۆلۆجی پوختە و ئێمە جۆرێکی تر لە هەستمانەیە لەسەروی ئەم هەستە بایۆلۆژی یعنی هەستێکی بایۆلۆجیانەیە دەتوانێت وانەوێت و بۆ نمونە هەستێکی شیعری یعنی هەستەکانی دڵ ئەمانە هەستی سەر و بایۆلۆجی ئەمانەی لەقەیان بەردڵەوە نییە وەک پارچە گۆشتێک چونکە ئەم دڵە میتافۆرە لە ڕاستیە و ئەمە وەکو چۆن تام وەکو هەستێک پەیوەندی بە زمانەوە هەیە ینی هەستەوەرێکی هەیە یعنی خۆشی دڵ هەستەوەری نییە ئێمە هەر وەکو لەسەر وەزنی ئەوانی تر ئێمە ئەمەمان داناوە خۆشی ئێستاتیکیەکان ئەمانە جۆرێکی ترن لە خۆشی وەکو تامکردن نییە کە فعلەن تامی دەکەیت لەمسی دەکەیت ئەو لەمسکردنی نییە یعنی ئەو لە دەرئەنجامی لەمسکردن و بەرکەوتنی شتێکەوە لە ڕاستیە شتێکی فیزیکی دروست نابێت بۆن ئێستا بەرکەوتنی شتێکی فیزیکی فلان هەر عینی شت دەمانە بەرکەوتنێکی هەستەکیە بەرە بۆ هەستەوەری خۆی هەیە کە دەبێت وەریگرێ استقبالی کرد بەڵام جۆرێک لە خۆشی هەیە کە ئەمە لە دەرەوەی لە ڕاستیە ئەم نێزامەمان هەیە ینی تۆ ینی توزانم بە بینینی کەسێک دڵخۆش دەبی ئەمە بەرکەوتن نییە بە مانا فیزیکی یعنی شتێکی ئەسڵەن لەو کاتا تۆ ئەوەی لەناو ئەوە هەستێکی و بایۆلۆجیە تۆ ونی دەکەی و حزوری لەبەرەوە هیچ شتێکی ئەوەی لەوە هەیە کە جەستەیە بایۆلۆژیە فلان و فیسارە نایەتە بەر تۆ ناکەوێت و شتێکی ترەیە بەر تۆ دەکەوێت کە سەر و ئەمەیە میتە ئەمەیە و وەرگرەکەی تۆش میتایە ینی ناکەوێتە ناو وجودە بایۆلۆژیەکە و ئەمە لە ناو جیهانی مرۆییە لە ناو جیهانی زیندەوەرە ئینسان وەک زیندەوەر ڕوونەدا ئینسان وەک زیندەوەر محکومە بە دوو سیستەمی کە باس ئێستا وابزانم لە زمانی مناقەشەکانی شاوەم ڕۆشن کردەوە کە ویستم قسە لەسەرەوە بکەم کە چۆن ئەو ئینقلابە ڕوو دەدا لە جیهانی زیندەوەرەوە مرۆڤ دەچێت بۆ جیهانە مرۆییەکەی خۆی و لەوێ ئەو شتە چۆن هەیە ئێستا تۆ نمونەیەک بیر لە خێزان بکەن وتمان خێزان یەکەیەکی مرۆییە و ئێمە خێزانمان وەک یەک بوونەوە سێر کرد کە لە ناویان کۆمەڵە ئەندام هەیە ئەم خێزانە نەریتێک بۆ کاتی خواردن دادەنێت یعنی هەموو ئەندامەکانی ئایلەکە کاتێکەیە دەبێت لەو کاتا نان خۆن و کۆبنەوە لەسەر سترەوە ئیتر ئەمەیان برسی بێ برسی نەبێت دەبێت بوەستێ هەتا کاتی خواردن بێت یعنی ئێمە چیمان کرد کاتمان خستە ژێر کێفی خۆمانەوە لە کاتە بایۆلۆجیەکە دەرمانێنە سەعاتە بایۆلۆجیەکەی ئەو کات ژمێرە بایۆلۆجیەتیایەتی لێ دەدانێت یەکێکیان برسێتی یەکێکیان برسی نەبۆ جارێ ئەمەیان فرمانەکەی بە مەخۆیە ئەمیان فرمانەکە بە بخۆیە بەڵام لێرە فرمانێکی ترەیە کە ئێمە دەبێت پێکەوە نانخۆی ئەم دوو فرمانە ڕاگرتووە ئەو کاتی نان خواردن کە دەڵێن کاتی نان خواردنە ئەمە عیلاقەی بە کاتژمێرە بایۆلۆژیەکەی ئێمەوە نییە ئەمە کاتێکە ئێمە دامانناوە نەریتە ئەمە نەریتێکی ترە ئێمە نەریتەکەمان داناوە و فرمانەکەش هەیە کە لە کاتی لەو کاتا فرمان بە بخۆ هەیە ئادەی با بخۆی دەست پێ ئەمە چییە ئەمە تر تۆ دەبینی ئەمە دنیایەکی ترە یعنی هەموو شتەکان فرمانەکانی ناو جیهانە بایۆلۆجیەکە هەڵ دەپەسێنێت فرمانی تر جێگەیان دەکرێت و ئێمە بۆیە
فەرقی خواردنی ئێمە سفرەمان دروست کردووە تەقسێکی تایبەتمانەیە لە کاتی خواردن دەبژێنی سووری دەکەینەوە نازانم چی ئەمانە بووی نەریتە ئێمە وەک کائینێکی بایۆلۆجی و هیچ بوونەوەرێکی بایۆلۆجی ئەمەی نییە خواردن حازر کا و فلان بکات و یعنی ئێمە چیمان کردووە ئێمە دەستکاری بوونە بایۆلۆجیەکەمان ئێمە لێمان سن دەسەڵاتمان لێسن و ئێمە ئەمەمان خستوەتە دەست خۆمان بە نەریتەکەی خۆمان بەوەی کە دامان ناوە کاری بۆ دەکەین و لە زمنی ئەمەشە حسابێک بۆ ئەوە دەکەین ئەو بمێنێت حەم نەریتەکە ئەسڵەن هەمووتان دەزانن کە بەتەنیانان دەخۆن چەند ناخۆشە یعنی کەسانێک گەیان کە باز دەکەن لە بۆنە کەسێکی لەگەڵ خۆی نەبرد بێتەوە خۆشی تااقەتی نانخواردی نەبووە یعنی ئەمە ئەلێرەوە تر کۆبوونەوەی ئەوە کە وتم کۆبوونەوە مرۆییە پێشتر باسی ئەوە بکرد کۆبوونەوەی مرۆیی لە ناوی نەبایۆلۆجیەکە ممکنە باشە لێرە شتێکی ترەیە کە کۆبوونەوە مرۆییەکە لەسەر سفرەیە دروستەکە نازانمە بەسەوە بیان ناقەسم جۆرەکەی کاتەکەی نان جۆرەکەش ئێستا پێز لە خواردنەکەم لەوانەیە کەسێک تر بێزی لێرە وایە ئەمە تەسیری نییە مەسەلە کۆمەلگای ئەی بابا ئەمە خۆی نەفی ینی سیستەمی بێزەکە دەکات کە تۆ سیستەمەکەش گۆڕیوە تۆت گۆڕیوە ئەوەت گۆڕیوە بەڵام لە بایۆلۆجیەکە لە کارە بایۆلۆجیەکە ئەمە نەگۆڕاوە ئەوە بێز لە شتێک دەکاتەوە ناکرێت کاتێکی تر بێزی لێ نەکات بەس لە ناو مرۆڤ ئەمە دەگۆڕێت کۆمەلگایە بۆ کۆمەلگایەکی تر خۆراکەکان دەگۆڕێت سەلیقەی خواردن دەگۆڕێت چێشت تەنانەت توزانم ینی تامکردن لە خواردن فەرقیەیە لە جێگە جیاوازەکان ینی کۆمەلگا هەیە فعلەن دادەنیشێ بە 2 سەعات جا لەسەر سفراوە بەستێت دەیەوێت تام لە خواردنەکە بکە هاشە هەر دەیەوێت تەواو نانەکە بخواتوو یعنی ئەمانە زۆر شتەیە ئەمە نەریتەکانی تر دەینە ناو جیهانی مرۆیی جیهانی مرۆییەکەش یەک جیهان نییە جیهانی جیاجیایە وە کۆمەڵێک جیهانە یەک جیهان نییە بۆچی چونکە نەریتەکان جیاوازن یعنی تۆ دەچیتە سەر سفرەی فەڕەنسیەک لەگەڵ دەچیتە سەر سفرەی سینیەک بوو دنیا جیاوازە بەڵام ئەم دنیایانە حیوانەستی پێ ناکەم جیهان ئەمە جیهانی مرۆڤە مرۆڤ لە نان دەزانێت ئەم سفرەی سینیە جیاوازە دنیەکەی جیاوازە حاڵەتەکان جیاوازن لەگەڵ ئەو سفرە فەڕەنسیە یا ئەو سفرە کوردیە یا فلانی تر ئەمانە شتانەکەنی تر تۆ دیتە تەواو ڕوونە دەیتە ناو دنیایەکی تر لە جیهانە بایۆلۆجیەکە دەردەچین و ئەوەی ئامانجی من بوو لە ڕاستیا تا ئێرە باندوم کردن هاتین ئەمە بوو چۆن ئەمە بەڕوونی ببینن کە ئەم دوو جیهانە چۆنن چونکە بەڕاستی ئەوەندە لە ڕێگەی زانستە ئەوروپیەکانەوە بەردەوام کار لەسەر ئەوە دەکرێت کە ئینسان حیوانی بکرێتەوە کە وان لێ بکرێت کە نەتوانێت جیاوازی بینی ئینسان و حیوان بێت وام کارێ من دەیکەم ڕێک پێچەوانەی ئەوەیە چۆن فعلەن ئێمە بتوانین بوونی ئینسانیانی خۆمان لە بوونە بایۆلۆجیەکەمان جیان یعنی دوو کاری پێچەوە زانستی ئەوروپی پێویستی بەوەیە ئینسان زیندەوەر بێت پێویستی بەوەیە بۆچی چونکە زیندەوەر بوو زەبت دەکەێت ئینسان زەبت ناکرێت کۆنترۆڵ ناکرێت بۆچی چونکە بەردەوام نەریت دادەێنێ تۆ چی کۆنترۆڵ دەکەیت تۆ بە نەریت ئینسان کۆنترۆڵ کە خۆی نەریتەکەی گۆڕی کە خۆی توانای لادانی لە نەریتە بوو یعنی جاری وایە مرۆڤەکە خۆی دادەنێم ژیانەکە گرنگ نییە بەڵام نەریتەکە لەژێر حکمی نەریتا دەردێت بۆ دەیانەوێت نەریتەکەی لەسەر بچەسپێنن وەری ناگرێت یعنی تۆ چۆن ئەم کائینە دەتوانی ئەوەنە حیوانی بکەیتەوە یعنی هەستکەی وەکو ئینسان حیوانێکی عاقڵە زیندەوەرێکی عاقڵ یعنی شتێکی تایە تەنانەت شتێکە کە پێی دەڵێن عاقڵ و تەواوی تر حیوانە بەڵام بە ئیمتیازێکەوە ئاخر ئینسان حیوان نێ بە ئیمتیازێکەوە ئینسان جیهانێکی هەیە ئەم ئیمتیازات دەبێت لە ناو وەزیفە بایۆلۆجیەکە کار بکات بەس ئەمە جیهانی بۆ گۆڕی ئەمە جیهان دادەهێنێ یعنی چۆن ئیتر ئەمە تەنها ئیمتیازێکە ئەم نازانم چی حیوانێکی ئەمە ئیرسێکی ئەرستیە کە لە ناو فەلسەفەی ئەوروپی و دواتر زانستە ئەوروپیەکان ڕیشەدا دەکرێت
وأما أرسطو إنسان كرا بحيواني ناطق واللوجيكي أرسطو أوي فرض كرت كأب لوجيكي تحكم بزانستكان دكاوة لزمنيانا بيولوجي كو أوابك يستهي كمروف لزمني حيوانا كان قولي بكري حيوانك شي ذرا طواو تو يكشتد لك تو يعني خوي لك تو بونا كيك أو مروفك بو أمايا أبي تبونا بيولوجيكا يعني تناوسي ليك بو بونا مريبي بس تو لنا شي ذرا كان تصنيفي دكيت لنا فلان تصنيفي دكيت أما بوشيا بو أوي شو كجيان بيولوجيكا ولا رجع زانستوا خليكي كنترول كرني جان خليكي نريتك بيولوجيكا دوزيتو كجيجيلا ونريت بيولوجيكا حيوانك شيء لدكا حيوانك ناتوان لله نريتك ناتشاراني أي توم روب نريت إيرا يعني ميل ديابو أو نريتك ناتشارانا فرص كيلا سر ولا راسيان لشو إنك الدنيا مودرن كان نريد غورا ولا شوينا كان نريد نغورا نريد جيجيل كرا يعني ومن أمدو أنا بودوس كم جاكل بتو مودرنيزم نريد جيجيل چونك تماي أوي هي إنسان كنترول بلا مودرنيتي كتازة كرنوي نريد كانبو ولا دانا سرتايا كلا نريتي سردمين أوراس أما الراسيات ورا بجورك لنريد جيجيري يعني مورالك كتابات لأوروبا دروس بو كجيجير كلام وموضوع الدولة نتويك كان لو إشانك فعلا مودرن تحول لك أبو مودرنزم يعني الناسيوناليزم جورك كان مودرنزم مودرنزم سياسي والدولة لدستوركيات جيجير دكري وكو ياسايكي وكو دستوري كي أتاتاي كبود ندسي لبي وكل قرباني أم دستور جيجيري كنتوي بيول كيمدا فلاني بيول كيمدا تركيا وجود ناوك نبو تركيا يتر ناوك ناوي نا تركيا يتر تركيا يتوازدك يما حرلوتي هي تركيا بولوتي تهشر تركيا يعني أما أو جيجيري وأما مودرنيتيكا دوخيكي إيجابية وفعلا مروفتايا دردكوي والدسكاري نريتكا دكا تحولكي بيدكا بو شي يعني دقور مودرنيتي دقور بو مودرنيزم يعني مودرنيتي ايديولوجي دبيتو وكو شوان بلين كتاب خانة أدبية كان كمذاهبي أدبي دوز دبي خويلا بلوي مذهبك دوز بي يعني نريتك تازي أدبي لا قبل الشاعر والمسر ودوز دبي دواتر مذهب دوز دبي بو أواني التقليدي كانوا يعني دوخك التقليدي دوز دبي وهم دوخ التقليدية كنترول كلام واللي روى فعلا مروف بربر غايب دبيت لنا يعني مودرن